ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 07071 470 52 64. رادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. کە شەو دادێت چراکان هەڵدەبن کەوەنەوز ئەڕژێتە چاوان چراکان کەس دەبن و وردە وردە دەکوژێنەوە عاشقان یەکتر لە ئامیز بگرن و سەفەری پشووی ڕۆژێکی درێژی ماند بووم دەست پێ دەکات کە من شەر چاوبەشانەی کە بە دیار ئەفسوون شەوگارەوە بەداگیرساوی ئەمن و عشقبازی لەگەڵ نەهێنیەکانی شەودا ئەکەن شەودا دێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نوقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگار درێژ ڕووناک دەکەنەوە دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامیشیان بۆی شەوگار دیوێکی دیکێژیانە ئەو دیوەی کە تێیدا شاعیر و عاشقی مەست و یاسەوڵ و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە ئێشکەکەن هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان هەریەکەوە بە جۆرێک شەوگار بەڕێ ئەکەن هەندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان بەڵام قارەمانی ئەم چیرۆکە زیندوانە هەمیشە بێدارانی شەو عزیزان و خۆشەویستانی بەرنامەی بێدارانی شەو هاوڕێ ئازیزەکانم بینەر و بیسەرە خۆشەویستەکانی ڕادیۆی میلی گەڕیان کەناڵی میلی گەڕیان جارێکی تر هەزاران سڵاو بۆ ئێوەی عزیز و خۆشەویست و شادمانم کە ئەم شۆش هاتمەوە خزمەتتان و جارێکی تر دەبمە میوانی ئێوەی عزیز بەو هیوام کە ئەم شۆیش میوانێکی ڕوحسۆک بین بۆ ئێوە و بتوانین بەرنمەیەک تەقدیمی ئێوە بکەین پێشکەشی ئێوە بکەین کە جێگای ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێ بە ناوی هاوکارانم دابان لە کۆنتڕۆڵ و هاوکارم جعفەر جەلالی لە پشتی کامێرا لە خزمەت ئێوەی خۆشەویست داین و ڕێز و حورمەتمان قبول فەرمونون خۆشەویستان ئەم شۆیش دەمهەیە باس لە بەسەرهاتێ بکەم دیسان پێم نەڵێن بەسەرهاتەکە دەستی پێکردەوە بەرنامەی بێداران هەموو بەسەرهاتەکان بەو شێوازە ئەگەڕێتەوە کە باس لە خەم و ئازارەکانی گەلە بەشمەینەتی حەقوڕاوەکەمەکە باس لە ئازارەکانی ئێوەی خۆشەویست لە ئازاری دایکان و باوکان و عاشقان و کوڕان و کچان و هەتا داپیرە و باپیرەکانمان دەکا ئەم شۆ دەمهەوێ باس لە بابەتێک کەم کە دایکێکی ئازیز دایکێکی فیداکار شێرە ژنێک لە گرمیانەوە بۆی نردوین ئەم دایکە خۆشەویستان ناوی ئارەزووخانە بەو ناوە بەسەرهاتەکەی بۆ من گێڕایەوە و منیش بۆ ئێوەی خۆشەویستی ئەگەڕمەوە ئارەزووخان ئەڵێ من گوێگرێکی هەمیشەیی بەرنامەی بێدارانی شەوم ڕاستە پەیوەندی تەلەفۆنی ناکەم یا لە کۆمنتا بەشدارم ڕاستی ئەمە هی سەردەمی ئێمە نیە و ئێمە لەو سەردەمانەدا ئەم شتانەمان بەدەستەوە نەبوو و لێی نازانین شەیە منش پێڵم ئارەزووخان تۆ دایکی ئازیز و خۆشەویستی ئێمەی خوشکی ئازیزی و خۆشەویستی ئێمەی سوپاس دەکەم کە بەو شێوازە سپاسی ڕادیۆی گەڕیان و بەرنامەی بێدارانی شەوەکەی بەو شێوازە پاڵپشتی ئێماکەی هەر ئەوەی کە بینەرمان بی بە ئەوەی کە بەسەرهاتت بۆ من نرد بۆ خۆی جێگای ڕێز و تەقدیر و خۆشەویستی سپاس دەکەم ئارەزووخان دەڵێ چەند شەوێکە لە بەرنامەی بێدارانی شەودا باس لە هەژاری ئەکرێ
باس لەوانە دەکرێت کە دەستیان کورتە و فەقیرن، باس لەوانە دەکرێت کە کەسانێک کێ بێسەرپەنان بێماڵ و حاڵن. منیش وەکو ئێوە ئاواتی ئەوە ئەخوازم کە خێرخوازان دەستی یارمەتی بۆ خۆشەویستانە درێژکەن کە هەژارن و ناتوانن بژێوی ژیانیان دەربێنن یاخود سەقفێک لە بانسەریان نییە کە بتوانن لە ژێریا ژیان بکەن. ئارزوخان دەڵێ منیش وەکو ئەوان هەژار بوو، بۆیە پێم خۆش بوو ئەم بەسەرهاتەم بنێرم بۆ کاگی دریس بۆ بەرنامەی بێدارین شەو تاکو ئەم بەسەرهاتە بخوێنێتەوە و لە بەسەرهاتەکەی ئارزوخاندا بۆمان دەرکەوێت کامیشا ئومێدێک هیوایەک لە ژیاندا هەر ئەمێنێ ئینسان گرنگ ئەوەیە بێ هیوا لەبێ. ئارزوخان دەڵێ من و هاوسەرەکەم ژیانێکی خۆشمانە بوو، ڕاستە باری داراییمان باش نەبوو، خاوەنی 5 منداڵ بووین. هاوسەرەکەم لە دەربەندی خان کارێکی دۆزی بۆەوە بەیانیان ئەڕۆشت و ئێواران درەنگ ئەگەڕایەوە بۆ کەلار. زۆر جاری وا هەبوو چەند شەوێکیش ئەمایەوە لە بەڕووی کارەکەی وابوو دەبوو بەیانی زوو لەسەر کار بێت، زۆر جاریش ئیزنیان دەدا ئێواران بگەڕێتەوە بۆ کەلار بۆ ناو ماڵ و منداڵەکەی خۆی. خۆشەویستان منداڵەکانمان زۆر ورد بوو، بەڕاستی یەک بە دوای یەک منداڵەکانمان لەدایک ببوو. ڕەنگ بێ ئەمەش تاوانێکی من و باوکیانی تیا بێ، هەڵێکی تیا بوو بێ کە هێشتمان بۆ شێوازە بە دوای یەکا منداڵمان بێ، بەڵام ئەوە شتێکە کە خوا بە ئێمەی بەخشی و ئێمەش شکرانە بژێر بووین بەو بەشەی کە بە ئێمەیدا بوو. ئێوارێکیان کاتێک کە هاوسەرەکەم لەسەر کار لە دەربەندی خان ئەگەڕێتەوە زۆر بەداخەوە بەڕووداوێکی هاتوچۆ لە نێوان جادەی دەربەندی خان کەلاردا گیانی لەدەستا. بە گیان لە دەستانی هاوسەرەکەم هەموو ئارەزوو ئاواتەکانم لە ناو چوو. 5 منداڵی بەسەر مندا بەجێهێشت، منداڵ یەک لە یەک بچووکتر. بەڕاستی چەند بیرم لە کۆچی هاوسەرەکەم دەکردەوە، ئەوەندەشم بیر لەوە دەکردەوە چۆن منداڵانە بەخێوکەم. ئێمەی بێکەس چۆن ئەتوانین ئەو منداڵانە بۆ شێوازە پەروەردەکەین کە بتوانین کەسێکی باش تەسلیم بە کۆمەلگاکەین. باری داراییکی خراپ، کرێچی، 5 منداڵ نەمدەزانی، بەڕاستی هەرچەند بیرم دەکردەوە نەمدەزانی ڕوو بکەمێکوێ و چی بکەم. پاش ماوەیەک لەگەڵ منداڵەکانم لە ماڵەوە دانیشتم، هەرچەند منداڵەکانم زۆر وربوون، بەڵام کوڕێکیانم لە هەمویان گەورەتر بوو. دانیشتم وتم کوڕم ئیتر پێویستە من کار بکەم، لەبەرەوەی نائەتوانین کرێخانە بدەین، نائەتوانین بژێوی ژیانی خۆمان پەیدا بکەین. کوڕم لەسەر تۆ ئەوەیە کاتێک کە من ئەچمە دەرەوە لە ماڵێ ئاگات لە خوشک و براکانت بێ. کوڕەکەم وا ڕاهێنا کاتێک کە من لە ماڵ نیم دەرگا نەکەنەوە لە ماڵی بمێنەوە، ئاگای لە خوشک و براکانی بێ. زۆر جار هەندێک نان خواردنی بەسیتیشم بۆ ئامادە ئەکردن و بۆم دائەنان پێمە وتن کە نیوەڕۆ بیخۆن نەک و درەنگ بێمەوە. بەو شێوازە هاتمە دەرەوە لە ماڵەوە، بەڵام نەمدەزانی چی بکەم. لەسەر جادەکان بینیم کۆمەڵێک ژن دانیشتون سەوزە و گەڵامێ و توور ئەفرۆشن. بیرم کردەوە لای خۆم باشە بۆمیش ئەوە نەکەم، ئەگەر ئەوان ئەتوان بیکەن با منیش بیکەم. منیش وەکو ئەوان دەستمدا بەو کارە، بەڵام لە سەرەتادا بۆ من زۆر قورس بوو. هەندێک جار بیرم لە کەسابەتەکەم ئەکردەوە کە چۆن بژێوی ماڵ و مناڵمی تیا پەیدا دەکەم. هەندێک جاریش دوای 2 سەعات کە لە ماڵەوە دەهاتمە دەرەوە دڵم باڵی لێ ئەدا و ئەچۆ بۆ لای منداڵەکانم، ئەبێ ئێستا چی بکەن، ئەبێ هیچیان بەسەر نەهات بێ، ئەبێ برسی نەبن. بەڵام هەموو ئەوانم لەبیر خۆم دەبردەوە و خەریکی کەسابەتی خۆم بووم. باش بوو دەمتوانی تا ڕادەیەک بژێوێک بۆ خۆمان پەیدا بکەم و احتیاجیمان بە کەس نەبێ. بەڵام گرفتە هەرە گەورەکەی کە بۆ من دروست بوو دانی کرێخانەکەم بوو. ڕاستە خاوەن ماڵەکەشم زۆر باش بوو، زۆر جار هاوکاری دەکردم، نیوەی کرێخانووی لێوەردەگرتم، جار وا هەبوو لێوەرنەدەگرتم. ئەمە تۆزێک ژیانی دابوو بە من، ئەمە تۆزێک ئاسانکاری بۆ من کرد بوو. بەڵام ئیتر ساڵ هات، ساڵ ڕۆی کوڕە گەورەکەم ئیتر کاتی ئەوەی هات بوو بڕوا بۆ مەکتەب. ناچار بووم، ئەگەر نەم ناردایە بەرخوێندن دیارە غەدرێکی گەورەم لێ دەکرد، بەڵام ئەگەر بشم ناردایە بەڕاستی دابینکردنی کەلوپەلی خوێندن
هەر لە جلوبەرگ و کتێب و دەفتەر و جانتا و پێڵاوە مەسرەفێکی زۆر قورس بوو بۆ من. بەرحاڵ هەوڵمدا و تێکۆشام هەموو ئەو شتانم بۆ کوڕە خۆشەویستەکەم دابین کرد. کوڕەکەم خستە بەرخوێندن و وردە وردە خۆشم جارجارێ ڕۆژناڕۆژێک یا بە دوو ڕۆژجارێک خەریکی ئیش و کار و کەسابەتەکەی خۆم دەبووم. بەڕاستی ژیانێکی زۆر قورسم تێپەڕاند. ئێواران کە ڕۆشتمەوە ماندوو هیلاک بووم، لەسەر جادە دانیشتم سەوزە و توورە فرۆشم. لە کاتی سەرماوسۆڵەیدا نەنەوتێکمان هەبوو، نەکارەبایەک و نەی شتێک. بەناچار هەرچی نوێن و بانمان هەبوو بەسەر منداڵەکانمدادا بۆ ئەوەی ئەوان سەرمایان نەبێ. منیش بەو هیلاکی خۆمەوە لە سوچێکی ماڵەکە دائنیشتم و بیرم لە بوونی هاوسەرەکەم و نەبوونی هاوسەرەکەمە کردەوە. بیرم لە سەرما و گەرماکە کردەوە، بیرم لەو 5 منداڵا کردەوە کە ئاخۆ دەبێ داهاتووی ئەوان چی بێ. زۆر جار بیرم لەوە کردەوە کوڕەکەم کاتێک کە لە مەکتەب داهاتەوە بۆ چەندین ڕۆژ بۆ چەندین هەفتە بە پێڵاوێکی دراوە هاتووە ڕۆی و چەند جاریش پێ و پەنجەکانی بەبەرد بریندار دەبوو. هەتا جارێکی تر ئەمتوانی جووتێ پێڵاوی بۆ بکڕم. بەڕاستی ئازاری دنیامە چێشت. ئیتر ژیانم زۆر قورس بوو. نەمتوانی وەکو جاران کەسابەتکەم لەبەری کوڕە گەورەکەم لە ماڵ نەبوو، 4 مناڵ بچووکەکەم لە ماڵی بەجێدەما. نە ئەوەش بوو بتوانم مەسرەفی خوێندنگەی ئەو کوڕەم بدەم، خۆ هیچ نەبایە بەیانیان دەبوو شتێ پارەی پێ بدەم، هیچ نەبوو دەبوو بە پۆشتە و پەرداخی بەڕێکم بۆ مەکتەب. بۆیە کەسابەتەکەم وای لێ هاتبوو بە 2 ڕۆژجارێک یا ڕۆژناڕۆژێک بە 3 ڕۆژجارێک ئەگەر متوانی بایە بچم کەسابەتێ بکەم و نان و خۆراکێک بۆ مناڵەکانم بێنمەوە. ئەو زەختەم لەسەر بوو، بیرمە کردەوە بێ کەسم، نازانم ڕوو بکەمە کوێ. بە مێشکما هات لەگەڵ مەلای گەڕەکەمان قسە بکەم. مامۆستایەکی ئاینی لە گەڕەکەمان بوو، کەسێکی زۆر پاک و کەسێکی زۆر لەخوا ترس و کەسێکی زۆر خێرخواز بوو. چون پێم وت مامۆستا تۆ بارودۆخی ژیانی من ئەزانی، ئەزانی پیاوەکەم چۆن تیاچوو، ئەزانی چۆن 5 منداڵ بەسەر مندات بەجێمار، ئەزانی کرێچیم هەموو ئەو شتانە خۆ دەیزانی. مامۆستا پێوتم بەڵێ خوشکەکەم هەمووی ئەزانم، نازانم چی بۆ بکەم. خۆ ئێستا ئەگەر بم بێ ئەتوانم پارەی 2-3مان کرێت بۆ کۆکەمەوە، بەڵام من نامهەوێ ئەوت بۆ بکەم، دەمهەوێ شتێکی باشتر بۆ بکەم بۆی یەک جار ڕزگارت بێ لە کرێچێتی. وتم بەڵام مامۆستا شتی وا مەحاڵە، من نابمە خاوەنی خانووی خۆم، بەچی ببمە خانووی خانوویەک کە تایبەت بێ بە خۆم و کرێچی نەبم. وتی خوشکم بڕۆ ماڵەوە، خوا گەورەیە، ئێوارێش هەندێک شتت بۆ ئەنێرم لەلایەن کەسێکەوە هاتووە بۆی کە بیکا بەخێر. بڕۆ خوا گەورەیە من هەوڵی خۆمت بۆ دەم. من ڕۆشتمەوە ماڵەوە. ئێوارێ مامۆستا بە کەسێکدا هەندێک ئازوقە و خواردەمەنی ناربوو بۆ ماڵەکەمان. خوا خێری بنووسێ. بەڕاستی لە کاتێکی باشدا ئەم خۆراکە بەدەست منگەی. لەخوا دەپاڕامەوە مامۆستا شتێکم بۆ بکە، لەخوا دەپاڕامەوە خوایە مامۆستا کارێک بکە کە من سەقفێک لە سەرسەری خۆم و مناڵەکانم ببینم. ڕەنگ بێ ئاگادار بن لە زۆربەی مزگەوتەکان خانووی ئەوقافەیە، دوکانی ئەوقافەیە. من وا هەستم پێ کرد کە یەکێک لەو خانوانە ئەدا بەم بۆی تێدا بژیم. بەڵام ماوەیەکی زۆر کەم بەسەر ئەوەدا تێپەڕی مامۆستا و 2 پیاو لە دەرگای ماڵی ئێمەیاندا. دەرگام کردەوە، فەرموم لێکردم بۆ ژوورەوە، هەرچەند زۆر شەرمم بەکرد بێنە ژوورەوە لەبەروی ماڵێکی ڕق و ڕوت و ڕق و تەقم هەبوو. تەنانەت دەتوانم بڵێم نەمتوانی چایەکیشان بۆ دانێم لەبەروی نەمان بوو. نەچا نەمیوە نەدۆشەکێ نەفەرشێ نە هیچ شتێک لە ماڵەکەی مندا بوونی نەبوو. مامۆستاوە ئەو 2 پیاوە کاتێک سەیری ماڵەکەمیان کرد تەنیا توانیان پەرداخی ئاو لە دەستم وەرگرن، بەڵام هیچیشان نەیانتوانی ئەو پەرداخە ئەوانە بە تەواوەتی بخۆنەوە. هەستم پێکرد کە دڵیان زۆر گران بووە، هەستم پێکرد کە زۆر بەزەیان بەو ماڵ و حاڵ و بەو ژیانەی مندا هاتوتەوە. مامۆستا بەو 2 پیاوەی کوت براکانم ئەمە ئەو خوشکە موسڵمانەمانە کە بۆم باسکردن، ئەمە بارودۆخی ژیانیان، بۆیە پێم خۆش بوو خۆتان بێن لە نزیکەوە ببینن. ئەم پیاوانە هیچ پرسیارێکیان لێ نەکردبوون لەبەر مامۆستا هەموو شتێکی بۆ ئەوان باس کرد بوو، هەموو شتێکی بۆ ئەوان جێڕابەوە. بە هێواشی
خواحەفیزیان لێ کردم و پێیان وتم خوشکی عزیزم خوا گەورەی ئیشاڵڵا بەو زوانە دەرگایەکی بە ڕەحمەتت لێ ئەکاتەوە. ڕۆشتن زۆرم بەلاوە سیر بوو. وتم هەزار وعدی وایان پێداوم تخوا با ئەمەش بێتە بانی. زۆر دڵم بەوە خۆش نەبوو. هەتا چەند ڕۆژێکی تر مامۆستا نات بە شوێنما. کاتێک کە چووم بۆ ئەوێ مامۆستا پێوتم خوشکی عزیزم من پێم وتی خوا گەورەی و خوا دەروی بە ڕەحمەت لە هەموو کەس دەکاتەوە. پێم وتی ئینسان نابێ بێهیوا و نائومێد بێ. وتم چی بۆ مامۆستا؟ ودی ئەو دوو پیاوەی کە هێنان بۆ ماڵی ئێوە لەگەڵ خۆما دوو پیاوی خێرخوازی ئەم شارن. من بە سەراتەکەی تۆم بۆ ئەوان جێڕایەوە. ئەوان بە دوو قۆڵی هەستان لەگەڵ چەند کەسێکی تردا کۆمەڵی پارەیان کۆ کردەوە و توانیان خانوویەکی خنجیلانە و بچکۆلت بۆ بکڕن. لەوانەیە بچووک بێ بەڵام هەرچی بێ لە کرێچێتی باشترە. ئەم خانۆ ئیتری خۆتە هەر نزیکی گەڕەکی خۆشمانە. دەبێ لەم یەک دوو ڕۆژەیە ماڵەکەت بگوازیەوە بۆ ئەو شوێنەی کە بۆیان کڕیوی. هەروەها هێندێک کەلوپەلیشان بۆ کڕیوی. کاتێک کات نەماڵەکەتان و نەبەتانی و نەفەرش و نەکومبار و نەدۆشەکە بۆ سەردانیشتن نەبوو بڕیاریاندا هێندێشتیشت بۆ بکڕن. ئازیزانم لە ڕێگەی مامۆستا و ئەو چەند خێرخوازە خانوویەکی بچکۆلانە بۆ من و 5 منداڵەکەم کردرا. کاتێک کە ماڵەکەیان تەسلیم کردم ئەوەی کە بە مێشکمان نەدەهات ئەوەشیان بۆ کڕی بووم. بەڕاستی پێتان بڵێم تەنانەت غەسالەی جلشۆرنیشیان بۆ کڕی بووم. لە خۆشیان نازانم بڵێم خەریک بوو ئەمردم، نازانم بڵێم خەریک بوو باڵ بگرم، نازانم بڵێم چی. ماڵمان گواستەوە بۆ ماڵی خۆمان و ئیتر لە کرێچێتی ڕزگارمان بوو. منیش وردە وردە وەکو جاران خەریکی کار و کەسابەت بوو. هێندێک جار خەڵکی خێرخوازیش ئازوقە و خواردن و جلوبەرگی کۆنەیان بۆ مناڵەکانم دێنا. بەو شوازە بەردەوام بووم تەنیا ئەو بوو کە لە کرێچێتی نەجاتم بوو ئەوەش گەورەترین دەرگای بەڕەحمەت بوو کە خوای گەورە لە منی کردەوە. وردە وردە منداڵەکانم بەو شێوازە بەخێو کرد. منداڵەکانم ئێستا هەمویان گەورن. یەکێ لە مناڵەکانم ئێستا مهەندیسە. دوانسیانێکی تریشیان خەریکی ئیش و کار و کەسابەتی خۆیانن. بەڵام ئەوەی زۆر جێی شانازیە بۆ من ئەوەی زۆر من خۆشحاڵ دەکا ئەوەی کە کاتێک منداڵەکانم بەو شێوازە دەستکەوتی خۆیان هەیە و داهاتی خۆیان هەیە منداڵی خۆیان و فەقیری و هەژاری خۆیانیان بیر نەچۆتەوە. ئەوانیش وەکو ئەو پیاوانەی کە یارمەتی ئێمەیاندا بەردەوام خەریکی خێر و خێرخوازین و یارمەتی خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت دەدەن. من لەم دنیاەدا ڕاستە هاوسەرەکەم لە دەستا بەڵام چەند شتێکی باشم دەستکەوت. یەکێک ئەوە بوو کەەوە خێرخوازانە فریام کەوتن و خانوویەکیان بۆ دامین کردم. دووهەمیان ئەوە بوو کە منداڵەکانم بە جوانترین شێوە پەروەردە کرد و ئەوانیش وەکو خێرخوازەکان بوونە کەسێکی خێرخواز و دەستی فەقیر و هەژارەکان دەگرن. ئارەزوخان ئەم بەسەراتەی بۆ ئێمە نارد. دیارە لە سەرەتادا بەسەراتەکە زۆر ناخۆش بوو هەر لە گیان لە دەستانی هاوسەرەکەیەوە هەر لە هەژاریەوە هەر لە منداڵەکە وردەکانیەوە هەتا تو کەور سەوزە فرۆشنەکەی. بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم شۆ بابەتی هەژارێکەمان کۆتایەکەی خۆش بوو. کەسانی خێرخوازی شەن کە بەو شێوازە لە بیری فەقیر و هەژاردان. زۆر خۆشحاڵم کەم شتوانیم بە سەرهەتەکەم بە خۆشی کۆتایی پێبێنم. سوپاسی ئارەزوخانیش دەکەم. ئارەزوخان پێمان دەڵێ ئەگەر ناخۆشی هەیە خۆشیش هەیە. وەکو پێشینیان دەڵێن تنگانان بەریان کورتە. ئەگەر لە تنگانەدای دڵنیا بە هیوادار بە ئومێد لە دڵ تا بێ کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم دەرگا پڕ لە ڕەحمەتانە بۆ تۆش دەکرێتەوە. سپاسی ئارەزوخان دەکەم و سپاسی منداڵەکانیش دەکەم کە ئێستا بەو شێوازە هاوکاری فەقیر و هەژاران و لێرەوە سڵاو و ڕێز و حورمەتم بۆ مامۆستا ئاینی و بۆ خۆشەویستانە شەیە کە بەو شێوازە شوێنی نیشتە جێبوونیان بۆ جەنابت دابین کرد. هیوادارم ژیانتان پڕ بێت لە خۆشی و سپاسیان دەکەم جارێکی تر. هیوادارم خێرخوازانی کوردستان هەمویان لە هەموو شار و شارستەکان گوێیان لەو بابەتە بوو بێ بزانن کە چۆن ژیانی 5 مناڵ و دایکێکی شێرە ژن ڕزگا کرا لە کرێچێتی و لە بێ سەرپەنایی و بێ سەقفی. چاوت ئاماجەکەم خۆشەویستان.
زۆرم پێخۆشە کە ئێوە گوێگری بەرنامەکەمان لایک و کۆمنت بەشدارن. سوپاستان دەکەم بۆ شێرکردنی بەرنامەکانمان، سپاس بۆ پاڵپشتەکانتان و هیوادارم بێنە سەرخەت و لەگەڵ ئێمە بدوێن لەسەر بابەتەکە. بە هاوڕیانی دەرەوەی وڵات جارێکی تر دەڵێمەوە ئەم ژمارەی کە بۆتانە خوێنمەوە ڤایبەری لەسرە تایبەتە بۆ ئێوەی خۆشەویست ئەمشۆ 1950 1970 ڤایبەری لەسرە تایبەتە بۆ هاوڕیانی دەرەوەی وڵاتم. ئەو خۆشەویستانش کە لە ناو هەرێمی کوردستانەوە لە کوردستانی ئایزمانەوە پەیوەندی دەکەن ڕاستەخۆ دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 1970 471 5264. چاوتان ماجەکەم خۆشەویستان، هیوادارم بەسەرهات و بابەتەکەمان ببێتە جێگای خۆشحاڵی ئێوە خۆشەویست و هیوادارم هەمومان ڕۆژێک لە ڕۆژان ئەوەنەی پێمان کرا بتوانین دەستی هاوکاری بوانە درێژکەین کە باری دارایان هیچ نەبێت لە خۆمان خراپترە، یان فەقیرن یا هەژارن یا کەم دەرامەدن یا هەر شتێک لەو بابەتانە ئەتوانین دڵنیام هەریکێک لە ئێمە ئەتوانێ کەم تا زۆر یارمەتی و هاوکاری خۆی بگێنێ بە کەسانی نەدار و هەژار. خۆشەویستیم بۆ هەمووتانە من پێم باشە پێشەوەی هاوڕێیان بێنە سەر هێڵ بچمە لای کاکداوان. کاک جەعفەر تۆڵێکی با پشوویەک وەربگرین. کاکداوان پێم خۆش بوو ئەمشۆ یەک گۆرانی تایبەتوان بۆ دانێ بابەتی ئەم شۆ بێ. دڵنیام هاوڕێی خۆشەویستەکانیشم پێیان خۆش دەبێت ناو بڕێک وەربگرین. کاک جەعفەری خۆشەویست ئێستا با بچینە لای کاکداوان پشوویە وەردەگرین و دەینە وڵاتان. بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاو بۆ ئێوەی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی بێدارانی شەو. خۆشەویستان با زۆرتر لە کاتی کاگمۆیەت نەگرین لەسەر هێڵ چاوەڕێیە. کاگمۆیە بێچاری خۆشەویست لە کەرکووک شەو باش. هەژاری ڕۆژێ لە ڕگا دیتم هەژارێ غەریب دانیشت بوو لە سێبەردارێ گوتم دایە گیان چیت لێ قەوماوە دیارە غەریبی تۆ ئەلەم ناوە گوتی ڕۆڵە گیان چیت لێ بشارمەوە دەردی نەبوونی خستێ ئەم ناوە دەردی نەبوونی دەربەدەر دەکا
ئەلەم دنیاە سەرگەردان تەکا یاخوا خوایە گیان کەس هەژار نەبێ سەرگەردان ببێ و وەک منی لێبێ سەرگەردان ببێ و وەک منی لێبێ ئەم شەو تێکڕای شەوەکان تا خۆ بێ لە خۆشی و کابرانی کاکە دریجیان کاکەم گیانی تۆ شەروا سپاس دەست خۆش بێ سپاس دەکەم قوربانت من زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن و تەمەندرێژیت بۆ خوازم هەربژیت ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ ڕادیۆی هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان هەل لە بەڕێوبەرەوە هەتاک و پاسەوانی بەر دەرگاکە چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم بە ناوی هەمومانەوە سپاس دەکەم کاگمەیەری خۆشەوی زۆر سپاس قوربانت من کاکە دریجیان دەربارەی هەوەرەکەشت ئەوە من ئەڵێم دادەجیان خوای گەورە دەرگایەکرد لێدا بخە حتمما دەرگایکە لێ ئەکاتەوە و سەبر و تەحملیش زۆر شتێکی زۆر باشە و هیوادارم هەموو کەسێک سەبری هەبێ ئەڵێ الصبر مفتاح الفرج واتە سەبر کلیلی خۆشیە ئینشەڵڵا مناڵەکانیشی بەسەرکەوتووی و بەسەربەرزی بەخێو کردووە من هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم هەردوو دەسەکانی ئەگوشم و دەسەکانی ماز ئەەکەم بۆ شێرەژنێکی ئەوها ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆی هیوادارم هەر لە سەرکەوتوودا بێ و خوار و سفی بکە ئینشاءڵڵا و من ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بۆ ئەو هەموو هاوڕێیانەی کەوا چ بە کۆمنت وا لەبەر چاو خۆم دیارە بەشداریتان لەگەڵ ئەکەن چ بە پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیتان لەگەڵ ئەکەن بە ناوی خۆم و دەستە گوڵەکەی کەرکووکەوە ڕێز و سڵاوی تایبەتیمان هەیە بۆ ئەو هەموو هاوڕێیانە یەکە بە یەکە چاوی ئەو هاوڕێیانە ماز ئەەکەم کەوا بتوانن ئەم بەرنامەیە بەرەو پێش بەرن ئەم بەرنامەی ئێوە نییە بەرنامەی خۆمانە ئەمەوێ بەرنامەکەمان دەوڵەمەند بکەین ئەمەوێ بەرنامەکەمان پێش بکەوێت ئینشاءڵڵا من هیچ شتێکم نماوە جگە لە خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەر شتێکتان ماوە ئەی خەمە سەر و سەرچاوم وە سوپاسێکی بێپایانی خاتونونە ئەەکەم هیوای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ ئەخوازم بۆ خاتو سۆما و بۆ خات و گوڵاڵە نامۆ بۆ خات و تەنیا بۆ هەموو ئەو بەڕێزانێکەوە لەم بەرنامەی ئێوە چ بە کۆمنت چ بە پەیوەندی تەلەفۆنی من هیچ شتێکم نماوە جگە لە خۆشەویستی بۆی ئازوو خۆشەویست ئەگەر شتێکتان ماوە ئەی خەمە سەر و سەرچاوم زۆر سپاس بۆ بەشداریکردنت هیوادارم سەرکەوتوبی شاد بێ کاگمەیەتی خۆشەویست لە شاری کەرکووکی ئازیز هەر بژیت خۆشەویستان هاوڕێیەکی دێرینی بەرنامەکەمان ئەگەر بە هەڵەیان نەچوو بم هاتوۆتە سەرهێڵ کاک وەستا ئیسماعیل کاک وەستا ئیسماعیل شەو باش کاکە گیان هەموو کاتێکی باش ماوەستا گیان ماوەستا داوان وانە وەستا گیان لە خزمەت تام ئیدریسم بە قوربانم کاکە گیان خەزا لە ماڵم قوربانی تۆ کەم کاک ئیسماعیل وەڵا دۆچی نێرین و دۆچی دەچۆت و بەڕێز و سەربەرز کاکە مستەفا ئاگاداریکردنەوە برای گەورەی وەستا ئیسماعیل گیان لە خزمەت تام خۆشحاڵم گوێم لە ئەمە لە چەند سەعات چەند لە ڕادیۆ وەرەگرێ هەموو شەوانی دووشەمە و چوارشەمە سەعات 10:30 پێشکەش دەکرێت بە ڕادیۆ بە ئینتەرنێت و بە تیڤیش لەگەڵ دووشەمە بەڵێ چوارشەمە و دووشەمە دووشەمە باشە سەعات 10:30 بەڵێ وەستا گیان کاکە گیان با پندێکی پێمە بەتایبەتی بۆ تۆ سپاست دەکەم خۆشحاڵ دەبم بەتایبەتی جارێ بۆ تۆ زۆر سپاس ئەنجا دوای شارێک پیرەمەت بۆ ئەو برا بەڕێزانم فەرموو گیان سپاس پندەکە بۆ تۆ ئەڵێ تەربیە لەسەر دایک و باو فەرزە کە تەربیە بوو کردەوە بەرزە تۆ کردەوە بەرزە کاکە ئەدریجان زۆر ڕاستە دەست خۆش بەقوڵ ئەنجا پیرەمەدی نەمەریش ئەڵێ بەڵێ عەقڵی خەڵق تاقیەکاتەوە ئەڵێ شێتێک ئەڕۆیی بە گۆشەی شارە بیسەرکی کەریان کردووە بەدارە گوێ مەکاگری بەڵێ گیان بەڵێ وتی یارە من هۆشم بەسراوە لەو سەرکەکەرەی کە هەڵواشراوە وتیان ئەم ئێسکە بۆ چاوەزارە پارێزی ئەمە پارێزی چاوی بەدکارە تێکەنی وتی ئەو سەرکەکەرە لە چاو ئێوەدا پەرمەخسترە ئەو بە زیندویی کە بارەکرا نەقیزەی لە خۆی پێمەنانەکرا ئێستا چۆن بەڵا دوورە خاتەوە ئاخر بۆیە قۆڕبرا بە وڵاتەوە هەربژی وەستا ئیسماعیل کاکە گیان ئەی هەماوە مناڵ هەموو لاشکو باشن باس دەکەم دەستێ ماچەکەن وەستا گیان مەمنونم کاکە من
سڵاوی بێپیانم بۆ هەموو دۆست و برادەران بەگشتی و دۆستانی کەرکووک بە تایبەتی. زۆر سپاس دەکەم کاک وەستا ئیسماعیل گیان، چاوی تۆ ماچ دەکەم. ئیشەڵا لەو شەوانەیە من بە خزمەت دەکەمەوە کاکە من لە خزمەتە ماڵی خۆتە و ئێمەش برا بچووکی تۆم و بەردەوام لە خزمەتە. با زۆر کات شالیان ئەگەر مەساخەم. سپاس دەکەم وەستا گیان، زۆر سپاس بۆ مەمنونم، خواحافیز بێ. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن. هیوادارم سەرکەوتوبی وەستا ئیسماعیل یەکێک لە هاوڕێ هەر خۆشەویستەکانمانە لە شاری سلێمانی پەیوەندی پێوەکردین. سپاس دەکەم. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەی بێدارانی شەو بۆ هیوام زۆرینەی خۆشەویستان هاوڕێیانمان بێنە سەر هێڵ لەگەڵمانە بەشدار بن لە بەرنامەکە و لەسەر بابەتی ئەم شۆمان کە هەژاریە دیسان، بەڵام هەژارێکی ئەم شۆمان هەژارێکی جوان بوو کۆتایەکەی بە باشی کۆتایی پێات لەگەڵمانە بەشدار بن لە خزمەتیاناوین. سپاس بۆ هەموو خۆشەویستانی کە وەکو کاگمۆیە دوتی بەردەوام لە لایک و کۆمنت لەگەڵمانن و هەروەها مشارەکەی بەرنامەکانمان دەکەن. سپاس بۆ هەمووتان خۆشەویستان. هیوادارم ئازیزانیش بتوانن بەسەراتەکانیان بەو شێوازە بۆ ئێمە بنێرن، یا لە ڕگەی تەلەفۆنەوە یا لە ڕگەی نامەوە پێمان ڕابگەین بۆی ئێمە بتوانین لە بەرنامەی بەدارانی شەودا بەو شێوازە بیان خوێنینەوە و لە خزمەت ئێوەی خۆشەویست دابین و هەمومان بەیەکەوە وت و وێژی لەسەر بکەین. ئازیزان، چاوتان ماچ دەکەم دیسان، ئەگەر پێتان باش بێ بچینەوە لای کاکدابان کاک زەفەرم جارش با پەیوەندیمان هەیە. چێمان لەگەڵە کاکداوان ببوورە؟ ئەلۆ ئەلۆ، کاک ڕایدی خۆشەویست، کاک ڕایدی مامەکاوە لە ئەڵمانیا، شەو باش. ئەلۆ کاک ڕایت، کاک ڕایت جان، شەو باش. شەوت باش مامەریژیان، باشی برا بەڕێ. هەموو کاتێک کاکە ڕایدی مامەکاوە چاو ماچەکەم. قوربانی ئەو چاوم چۆنی حیاتی من ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم مام ڕایت گیان، ئێوە چۆن بەساقەوم؟ هەردوو چاوت ماچەکەم خۆشەویستیم بۆ ئەو کاران تەیە هەر بژیت. زۆر هیوادارم هەمیشە لە خۆشی بەختەوەریە بن. سپاس دەستی کاکەداوان سپۆزێ بۆ پەیوەندەکان. سپاس دەکەم، هەر بژی کاکە گیان، ئێمە لە خزمەت تاین بەنای کاکدابانی شەو. سپاس دەکەم. بە قوربانم مامەریژیان، بەسواز ژمارەکەتان گۆڕی بۆ هاوڕێیانی ئەوروپا مامە؟ نەوەڵاژ ئەوەش ڤایبەری لەسەرە، بە ژمارەکەی ترمان ئەم شۆ داخراوە. وەڵا ڕاستێکە دەوێت لە بیرم چوو لە ماڵی بێنم. ئەڵمانەکە لەکانە پرۆبلەم. باشە بە قوربان. وەڵی برادران لە سویسرا بە قورانی سەر برادر لە سویسرا تەلەفۆنیان کرد، لە نەرویج تەلەفۆنیان کرد، لە سوید تەلەفۆنیان کرد، بۆیان وەرناژیریا لێ ئەچینە سەر ڤایبەر ڕەقەمەکە قەز نەکەین بۆی لە ڤایبەر بیدۆشینەوە، بۆیان وەرناژیریا. وتم بە قورعان برا منژیم ڕۆم ڕەقەمە تازە لەلایەن. وەڵا ئەم شۆ ناڵم دیارە ڕقەمەکە تایبەت بووە بێداران، بەڵام بەجددی بیرمان چوو بیێنی لە ماڵەوە بردبووم لە جیفانما بوو. بەڵام ئەم کۆڕگەی کە ئێستا خوێنمەوە ئەوە ڤایبەری لەسەر هاتووان ئەگەر ئەو خۆشەویستانە پەیوەندیمان پێ بکەن ڕێزی شمەیە بووان. چاوتان ماچەکەم، گویان لێتانە ئیشەڵا بە حتمەن گویان لێتانە بۆ بەرنامەکانی داهات ئیشەڵا پەیوەندیتان پێ بکەن ئینشاڵا. سپاسیان دەکەم. من لەسەر تەوەرەکەت مامەدریسجان، من ئەزانشی من شتێکم بۆ ئەو کەسە مەردانە، بۆ ئەو کەسە بەڕێزانە کەوا ماڵێک ئاوادانەکەنە بڕوا بکە ماڵێکیان کە دروست کردووە بۆ عایلەیەکی وا، بۆ خانەوادەیەکی وا کە بەختەوەریانیان کردووە، دڵنیا بەخواش لەو سەر دنیا بەختەوەریانەکە و لەوە ماڵێکی لەوە جوانتریان بۆ دروستەکەەوە، دنیا بە پاداشتەکەی وەرەگرنەوە. زۆر ڕاستە، هەر کەس بەخشندە بێ خی گەورەش پێ بەخشێتەوە بە دڵنیاییەوە. بڕوا بکەم ئەم دوو بەڕێزەی کەوا چوونەتە لە ئەو خاتونە خۆشەویستە، ئەم خانویان بۆیان دروست کردەوە، پێداویستی ژیانیان بۆیان دابین کردووە، بڕوا بکە خوش لەو سەر دنیا هەموو شتێکیان بۆ ئاسانەکە و ڕەنگە ماڵێکیان بداتێت لە ماڵەکانی بەهاش ئینشەڵا هەرواشە بێت. ئینشاڵا ئەو کەسانی کە بەدڵ و بەجیانیکەن، ئەو کەسانی کە بە نیەتێکی پاکەوەیکەن، من مەڕەتم لەو کەسانە دێت. بەڵێ دەست خۆش. هەشە بۆ ڕیایی، هەشە بۆ ڕیایی، ڕێزمەیە بۆ ئەو دوو کەسە ئەگە گویان لێمەیان بۆ هەموو کەسێک ئەگە بۆ ڕیایی بێت ئەو بڕوا بکە پلیسە ساو نایەنێ.
ڕاستە زۆر ڕاستە بەڵام زۆر کەسەیە بەو شێوازە بە هێواشی و وەکو خۆمان دەڵێن بەدزیەوە خێرەکەی خۆیەکە و خێرێ بۆ خۆی ئەنووسێ ڕەحمەت لە دایک و باوکت هەیە بەخوا حەزەکات کەس ناوی نەبا کە شتێکەکات کە خێرێکەکە کەس باسی نەکات ئەوە خێرە دەست خۆش کاگرایت من دەستخۆشی لەو دوو بە ڕێزاکەم کە ئەو خانەوادیان دڵخۆش کرد بۆیە ئەڵێ خوایە خوا پێغەمبەر ئیشەڵا لەم دنیا دڵخۆشیانەکە لەو دڵنیاش دڵخۆشیانەکە هەر بژی کاکڕایت جان دەست خۆش خۆشەویستیم بۆتانەیە چاوتان ماتەکەم مامەدریجان لە ئەڵمانیەوە تاکو کوردستان زۆر بیرزانەکەم زۆر حەزم لێ بێمەوە ئەگەر خۆ ئاسانکاریم بۆ بکە بەتەمان بێمەوە ئیشاڵڵا چاوەڕێت دێمە خزمەتتان یەکە بە یەکە چاوتان ماتەکەم هەردوو چای منی سپاس دەکەم کاگرایت جان چاوەڕێتین ئیشاڵڵا لە کوردستان ببینین قوربانی ئەو چاوات بم ڕێز و خۆشەویستیشم بۆ دڵشاد عومەرێ هەردوو چاوی ماتەکەم خۆشەویستیم بۆ کاگە دیاربەکرەیە خۆشەویستیم بۆ بەچارەیە لە کەرکووک هەردوو چاویان ماتەکەمەوە هاوڕێ بەڕێزانە خۆشەویستیم بۆ هەموو لایەکەیە چای هەموو لایەکتان ماتەکەم و بە شوەیەکی شاتان سپێرم خواتان لەگەڵ و خوا ئاگاداری هەموو لایەک سپاس کاکەڕایت گیان لە ئەڵمانیا شەوت شاد بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنت بۆ پەیوەندیەکەت هیوادارم سەرکەوتوبی سپاس دەکەم سپاس بۆ هەموو خۆشەویستانی دەرەوەی وڵات کاک حسێنمان لەگەڵا لە گەرمیان کاک حسێن لە گەرمیان شەو باش سڵاو لە تۆش کاک حسێن کاک حسێن شەبەکە و خراپە دەنگت نایە بۆ لای من تەوەرەکەمان لەسەر هەژاریە کاک حسێن چۆن ئەتوانی یارمەتی هەژارێک بدەی و کەس پێ نەزانێت بەس خۆت و خوای خۆت وەڵایی خۆی ئەوەی شتێکی جوانە یارمەتی هەژارێک بدەی بەس کەس پێ و نەزانێ بەس هەر نەکەی بیکەی وەکو ڕێیەک وەکو منەتێ و لای خەڵکیا باسکەی بەس هەنێ شتی شەیە لەم سەردەما هەنێ بکەی لەبەرەوە خەڵک و شارکەی تۆ و خەڵک بەخشنەوە شتێ باشە بەس نەک ئەوەی وەکو شتێکە بگەیتە ئەمەکە ئەوکە باسیکەی وە شتێ باش نییە بەس هیوادارم لە مۆزا چاومان لە خەڵک و یەت و دەستگیرەوەی خەڵکەوانە ئەم قۆناغە شتیە پەڕێنی ئینشاءڵڵا مامۆستا خۆشحاڵم شۆش بەشداریمان وەڵا ئەو دوو شەمەش بووە خەیاڵە لە دڵماودم خۆزگای بەشداریم کرا بەس گەویستی بەرنامەکە بووم لە ڕێخەت و شتۆی سەختم نییە هەر لە خۆم پەیوەندیم کرد خۆشحاڵ بین کاکە حسێن هەموو کاتێک حەزەکەین گوێمان لە دەنگت بێ بەشدار بی لەگەڵمان من سپاس دەکەم سڵامان بۆ سەر ماوڕیانی هەیەلی لە هەموو شوێنێ هەر بژی کاکە حسێن جان زۆر سپاس سڵامانێ خوافیستان کەم شوێکی شاد سەرکەوتوبی کاکە حسێنی خۆشەویست لە گەرمیان خۆشەویستان جارێکی تر دەچینەوە هەولێری ئازیز هاوڕێ و هاوکاری خۆشەویستمان کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵا کاک ئەحمەد شەو باش لە هەولێرەوە تاک و سلێمانی سۆجە جوانەکەی گەڕێن سڵاو ڕێزم بۆ خاڵە ئیریس و تەواوی بینەران و کارمەندان و ڕادیۆ گەڕێن بەناوی هەمومانەوە سپاس دەکەم کاک ئەحمەد جان قوربانی تۆم برا گەورەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە دێ دەکەم یا خۆش سەرکەوت و سەرسرازی زۆر ینی بەڕاستی وای لە هاتووە دەبێت تەوقیتی مۆبایلەکان دابرینەوە بۆ ڕۆژی دیشەمان چوارشەمەم بەرنامەی بێداران هەیە سپاس دەکەم کاک ئەحمەد جان ئێمەمیشە لە خزمەت خۆشەویستان گوێگرانی ڕادیۆ میلی گەڕیان بینەران و بە تایبەتی هاوڕێیانی خۆشەویستی بەرنامەی بێدارانیشەوە کاک ئەحمەد قەرارێکمان داناوە ئیشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوو جگەلەوەی لە ناو ستۆدیۆ میوانمان دەبێت با تۆزێ جەویش خۆش بێت تۆزێ سار دەشەوان بەنیازیم بەرنامەکە بەرینە دەرەوە بچینە سەر شەقام بچینە جادەی سەوڵەکە بچینە لای نانەوەخانەی بێداران بچینە بەردەرکی سەرا لەگەڵ خەڵک و گەنجەکان بدوین لەوێ ڕاستە و خۆ بەرنامەکان پێشکەشکەین بە تایبەتی زۆر قەرزاری وەستا عوسمانی نانەوەخانەی بێدارانی شوێن شوێ بە تایبەتی ئەچین لەگەڵانە هاوکاری شیانەکەین و بەرنامەکەش پێشکەشەکەین یاخۆڵەکی ساغڵە هەواڵەکی خۆش و شتێکی زۆر زۆر جوانم تایبەتی دەوێت بزی کاک ئەحمەد ئینشاڵڵا دەزانی تۆم لەسەر تەوەرەکەش بەڕاستی ینی ئەوە دایکێکی نمونەیە دەستەکانی ماز دەکەم ئەو زۆرە دایکانە ینی بەڕاستی زۆر و بزرن کەسانی ئامان زۆرە کە ینی بە هەر زۆرێک بێ پیاوەکانیان لەدەستداوە لەسەر منداڵەکانیان دانیشتون تەربێتێکی زۆنیان داوە و گەورەیان کردو نیان هێشتۆ ینی سەر ڕۆبن یانێتە زۆرمان هێلانە دایک و باوکیشی هەبێت بەس منداڵەکانی لەدەست دەرچن بەس ئافرەتی وامان هەیە ینی شوێنی دایکی گرتوتەوە شوێنی باوکی گرتوتەوە شوێنی هەموو کەسوکاری گرتوتەوە نەهێشتە منداڵەکانی بەلاڕێدا بڕە بەڕاستی ینی ئەو ئافرەتانە جێگای دەستخۆشی و ڕێزن زۆر ڕاستە بژیت
قوربانیتەوە خاڵی ڕێز و سڵاویشم بۆ کاک دابان و کاک جەعفەر و کاکە هێمنی ئازیز لە ئەڵمانیا. هەر بژی بەنای کاک جەعفەریش و کاکە دابانیشەوە سڵاو و ڕێزمانێ و سپاس دەکەم و بەنای کاک هێمنیشەوە هەر سپاس دەکەم لەبەرەوەی کاک هێمنیش بۆ بەشێک لە خۆمانە. بێگومانەویش یەکە لە خێزانەکانی گەڕیان. هەر بژی دەست خۆش. قوربانیتەوەم با کاتی بینەران نەگرم ڕێز و سڵاوم بۆ ئێوە خۆشەویستم. زۆر سپاس بۆ تۆ کاک ئەحمەد خۆشناوەتی شەوی تۆ شاد بێ زۆر سپاس سەرکەوتوو بیاخوا سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان کاک هەڵمەت ڕەمەزانمان لەگەڵا لە کەرکووکی خۆشەویست کاک هەڵمەت شەو باش. شەو باش کاک ئیدریس. هەموو کات برا ئەزیزەکەم. زۆر سپاس دەستخۆشی لێکەم بۆم بەرنامە جوانە دووبارە و سێبارە. زۆر سپاس. دوای سەرکەوتنت بۆ خوازم. سپاس بە قوربان. بەڵێ کاک ئیدریس من دەستخۆشی لەو خوشکە بەڕێزاکەم دواتر دەستخۆشیش لەو مامۆستا بەڕێزاکەم کاک ئیدریس بەڕاستی ئەگەر ئێمە سێری کوردستان و بابلین شارەکانی دیکەکەین تەنها بابلین کەسانی فەقیرێ وەکو ئەو خوشکە ئەلێرە کاک ئیدریس بەڕاستی ڕاگەیاندن ڕۆڵێکی باشی هەیە ئەو کەسانە بەسەر بکە زۆر جا ڕاگەیاندنەکان بابلین ئەو کەسانە بەسەرەکە کەسانێکش هەیە ڕەخنەی لێگرێ بەداخەوە ئێمە ئەگەر ڕاگەیاندن نەبێت چۆن بزانین ئەو کەسە فەقیرە بۆ نمونە و ڕۆژە و هونەرمەندە لەو پارکە بابلین کەوتبوو ئەوە بۆ دەستگاکەی ئێوە ڕۆی خۆی بۆ خۆی ئەمە کارێکی باشە کە پێشانی خەڵک بدە بەڕاستی ئێمە نازانین یعنی چی ئەگوزرێت بەڵام ئەگەر بێت و ڕاگەیاندن ڕۆڵێکی خۆی هەیە بەڕاستی بابلین پیاوانی ئاینیش بە هەمان شێوە من دەستخۆشی لە هەردوو لە ئەەکەم هیوادارم نمونەیان زۆر بێت چی ڕاگەیاندنەکان چی ئەو بابلین ئەو پیاوە ئاینیانە کاک ئیدریس لێرەشەوە من لە کۆتاییە داوا لەو بابلین باوکە بەتەمەنانە یاخود ئەو زەلامە بەتەمەنانە کە بەتەمای حەج و عومرن من پێم باشە ئەوە چەنەها خێزانی ئەوە بەسەر بکەنە ئەو پارەی لە حەج و عومرەیە سەرفێکن من پێم باشە لەو بابلین خێزانە هەژارانە سەرفیکەن باشترە وەک لەوەی بڕۆن بۆ حەج و عومرە. دەست خۆش زۆر ڕاستە منیش لەگەڵ ڕاکەی تۆیان. بەڵێ کاک ئیدریس من هیوادارم ئەو کەسانی کە بەتەمای حەج و عومرەن بەڕاستی لە کوردستان لە هەموو شارەکان نمونەی زۆرمان هەیە وەک ئەو خوشکە بەڕێزە پێم باشە بڕۆن بەسەری بکەنەوە بە بەڵگە و بابلین بە داتا ئەو کاتە بتوانن شتێکی بۆ بکەن وەکو ئەو دووبرا بەڕێزە کە خانوویەکیان بۆ دروستێت بەشکم ئەو ژوەک ئێمە بتوانێت ژیانی خۆش بەرێتە سەر پێم وایە حەج یەک جارێکە کاک ئیدریس ڕەنگە هەنێک کەسەیە بۆ ناوبانگش بیکە بەڵام تۆ دڵی بابلین خێزانی خۆشکی بۆ هەتا لە ناو خانوویە بێت پێم وایە ئەوە هەموو ڕۆژێ خێر و هەموو ڕۆژێ ئەجرە. ڕاستە دەست خۆش زۆر سپاس کاک ئیدریسیان نیچم نەماوە لە کۆتایی شەوێکی شاد سپاس تۆکەم شەو شاد کاک هەڵمەتی خۆشەویست لە کەرکووک زۆر سپاس دەکەم بەڕاستی کاک هەڵمەت و هەموو هاوڕێکانی تر هەموو بیسەر و بینەرەکان ئێمە چەند شەو لەوە پێش وتم من نا بەڵام چەند هاوڕێکی خۆشەویستی بەرنامەی بێدارانی شەو لەگەڵ کەسێکی خۆمان ناو ڕادیۆ باوڵین کاک جەزابێ بتوانین ئێمە سنووقێک دروستکەین بۆ سنووقی هاوکاری بۆ هەژاران ئەگەر بتوانین مانگانەیەک بێ یا ڕۆژانە بێ هەفتانە بێ هەرچەندێک لە تواناماندا بوو هەمومان پێکەوە ئەو سنووقە بە سەرپەرشتی چەند کەسێک سنووقەکە دابنین بۆی هیچ نەبێ جارجارێ بتوانین هاوکاری کەسێکی کەم دەرامەد و هەژاری لێ بێن ئینشاڵڵا ئەمە بخەینە بواری جێبەجێکردنەوە لە ڕێگەی ڕادیۆی گەڕیانەوە لە ڕێگەی ئەوەی خۆشەویستە کە خۆتان هەمیشە بینەر و بیسەری بەرنامەکان چەند کەسێک خۆیان تەرخانکەن بۆ ئەو خێرا بەشکم شتێ خێرش بەر ئێمەکەوێ سوپاستان دەکەم باجارێکی تر وەکو وتمان بچینەوە لای کاکدابان و ناوبڕێک وەربگرین و بینەوەلات.
بەڵێ ئازیزان جارێکی تر سڵاو بۆ ئێوەی خۆشەویست و هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز لەم هەڵخێش لە بەرنامەی بێدارانی شەودا. ئازیزان بار ڕاستە و خۆ بڕۆینەوە بۆ ڕەحیماوەی کەرکووک هاوڕێی ئازیز و دێریرمان کاک تەڵعەت جافمان لەگەڵە. کاک تەڵعەت شەو باش. تێکڕای هاوڕێیانی ڕادیۆی گەڕیان و ئەوانشی کە لە بەشی پیوەندیەکردن کاک زابان و کاک زەعفەر چاوی هەموو لایەکتان واتەکەم زۆر پێ خۆشحاڵ بووم دەنگم ئاوێزانی دەنگی ئێوەی خۆشەویست و ئازیز. سپاس کاک تەڵعەت جافی خۆشەویست بەناوی هەمومانەوە بەناوی کاک جەعفەر و کاک دابانی شەو سپاس دەکەم. ئێمەش خۆشحاڵین کە ئەم جارەش گوێمان لە دەنگت دەبێ کاک تەڵعەت جافی خۆشەویست. تەوەرەکە لەسەر هەژاریە بەڵێ وتەکانی کاک تەڵمەت و هاوڕێیان زۆر جوان بوون. ئەگە بەحەز هەژاریتی زۆرە بە وشەیەک و جوان کۆتایی نایە وەک ئیمام عەلی ڕەزای خوای لەسەر بێ ئەلێ لەو کانە فەقیرون لەڕەجل لەقەتەت بوو ئەلێ ئەگە فەقیر یەک شەخ پێ وایە ئەم کوشت و کۆتایی پێ بەهاتایە بەڵام زۆرە هیوادارن سەرمایەدارەکان و بەرپرسەکان و ئەوانەی کە هەیەە ئێمڕۆ وەک مانگی ڕەمەزان وەزعەکە زۆر خراپ بووە یعنی ئێستاش زەکات بدات پێم وایە وەک مانگی ڕەمەزان وایە ئەگە دێت و چاویان لە فەقیر و لە هەژاران و لە کەمگەرامەت و لەوانی کەوا لە خۆشییان هەیە و پێویستیان بە نیشتەگەریە پارەی نیشتەگەریان نییە وا بزانم ئێستاش هەر وەک مانگی ڕەمەزان هەر خێرە وەک مانگەکە خێر هەر خێرە ڕاستە بژیت هەر خێرە هەر کاتێ نازانم مەسەلێکێ ئەدرێ بە دەروێش نازانم پێت خێرە شتە ڕاستە دەڵێت چاکە بکە و بی دەدەم ئاوە با بڕوا هەیە دیگە دەم ئاساوە بژیت کاک تەڵعەت کاکدریس زۆر هەڵەگرێ بەرنامەکە بەس من حەز دەکەم وەک پێشنیارێ بۆ هاوڕێ دێرینەکانمان هیوادارم هەمویان بگەڕێن ئێمە بۆوانەوە بژات منیش هیوادارم هەر بژیت شەکە ژۆر لەدەنگی کاوێکی وەفا ئیسماعیلە دێ و کە ژۆر لە دەنگی کاک دڵشاد و کاک هەڵمەت و ئەمانە دێ وازانم بەرنامەکەی زارانەوە نوا بەشداریەکە هەر بژیت دەست خۆش سەرەتای بەرنامە کاک جوات ئاگادارنیکردەوە کاک نیماج تەواو ڕێزی گۆزانەبووەی سەیارە شۆماگام لە بەرنامەکەن چایان مازەکەم ڕێزمێ بۆیان خۆشەویستین بۆ هەموو لایەکەیە با دەرفەتەمەحەڕیان دەسەرکەتن بەس پێش پێم خۆش و کە زۆر لە دەنگتان بوو چاوی هەموو لایەکتان ماسەکەم زۆر سپاس سەرکەوتنتان بۆ خوازن هەر بژیت ئێمە شەربواوە بۆ جەنابەت سپاس و شاد بێ کاک تەڵعەت جافی خۆشەویست لە کەرکووک سپاس بۆ بەشداریکردنت خۆشەویستان جارێکی تر ئەچینەوە هەولێری پایتەخت بەڕێز کاک محەممەدمان لەگەڵە کاک محەممەد شەو باش کاک محمود کەریم شەو باش برا گەورەکەم سپاس دەکەم کاک محمود گیان ئێوە باش بن ئێمەش باشی ئینشەڵڵا هەر باش دەبن کاک محمود گیان زۆر سپاس بەناوی هەمومانەوە سپاس دەکەم تاگیریز بۆ تەوەرەکە هیدایەتەکەی زۆر ناخۆش بوو بەس لە کۆتاییەکە باش لەخوا بە زیاد شکور ئەم شو تەوەرەکە تۆزێ خۆشی تیا بوو و جاران خەماوی نەبوو بەڵێ بەڵێ ئەرێ وەڵام تۆ دری کردینەوە هەر بژی کاک ڕۆحی پیاوەکەی شاد بێ ئینشاءاللە جێگای باشتە ئەوە ژنە شێرە ژنە ڕاستی ژن هەیە ڕاستی شێرە ژنەکە بە کار و کەسابەتی خۆی ماڵ مناڵەکەی پێدەگەینێ لە هەموو شتێکیشی گرنگتر ئەوەیە کە ئەو ماڵ مناڵە پێڕا گەیشتنە هەزاری خوا لەبیر نەتیجە ئەوانی بوون بە خێر خواست زۆر خوا خێری مامۆستای و نووسێ خوا خێری خێرخوازەکانی نووسێک هاو کارە پیرۆزا کرد و کوردیان خاوەنی خانوو ڕاستی ئەوە کارێکی زۆر پیرۆزە لە ناو کۆمەرگای ئێمە زۆر ڕاست بەڵێ دوایی ئەوانەش کە ئەوەی خوان هەزاری خوان لەبیرنەکەیە لە هەر هەمووی گرنگتر بوو لەخوا بەزادێش بە پەروەردەشی جوانیش بە خاوەنی کردینەوە لەخوا بەزیاد لەخوا بەزیاد هەر بژی کاک محمود
سپاس دەکەم لەگەڵ تۆش اینجا ئەگەر دەرفەتشم پێ بدەن ڕافەرینە ئەوە خۆت دەزانی شعری ڕافەرین زەوی بخوێنینەوە جارێ ماومانە کاکە ئێسوەی نادێزمەوە ماومانە وە کاک مەحموود پێنجی مانگ ڕافەرینە کاکە وامان لێمە کەم شۆ خۆمان بەستینەوە دیسان ناوەلا ڕۆی کاری بدێت لە خزمەت تایم پێنجی مانگ یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری ڕانی دەواازەی شۆڕشە سپاس دەکەم و ئێمەش لێرە و پیرۆزبیان لێ دەکەین بەڵام ڕامانگر بوو بۆی شەوی ڕاپەڕینەکە بەرنامێکی تایبەت بکەین بۆیە چاسەمەکە هەتا دووشەمی کە دەدەیت چەند ڕۆژ دەخایەنین داخۆمەرج نییە لەوانەیە بەرنامەی تایبەتمانە بێ تایبەت یعنی بەیانی بارنامەی تایبەتمانەیە کاکە بۆ حوتی مانگ بۆ یادی ڕاپەڕینی سلێمانی بۆ 8 مارس بەرنامەمانە بێ بۆ هەموو بۆنەکان بەرنامانە بێ و بەداخەوە لە مانگەیە بەرنامێکی تایبەتی ناخۆشیشمان دەبێت کەەوە هەر غەسپە لەسەر شانمان ئێمە خزمەتی ئەو بکەین بەرنامێکیشمان دەبێت بۆ یادی هەڵبجەی ئازیز و خۆشەویست کە 5,000 پەپولەی بێتاوان بەداخەوە خنکێنران بەداخەوەڵا بۆیش شارم هەیە ئینشاڵڵا هەریکرم بۆ یادەکەی یان بیخوێنەوە وەڵا بە ئارزووی خۆت بەس من حەزم کرد لە یادەکە ئەم شارانە بخوێنینەوە لەکەیە لە خزمەتتان بە ئارەزووی خۆت کەی ڕاپەڕینەکەی بەرنامەکەی یادەکەیە ئەگە هەروەرم بۆ کاتە شەوی دووشەممە ئێمە بەرنامەی تایبەت دەکەین اینجا شەوی دووشەممە بۆتان دەخوێنەوە اینجا ئێمەش لە خزمەتاوین سپاسی دەکەم چاوەکەمی کاک مەحموود کەریمی خۆشەویست کاک مەحموود داخەوە کاک مەحموود پێوەندێکەکەمە وزانڕە خۆشەویستان دەچینە لەندەن کاک ڕۆژگارمان لەگەڵا کاک ڕۆژگار لە لەندەن شەو باش برا عەزیزم شەوتان باش چاو ماجەکەم چای بینەرا ماجەکەم بە قوربان سپاس کاکە ڕۆژگار گیان زۆر سپاس دەکەم لەسەر بابەتی هێژارێک وەڵاویستم نەختێشت بڵێمەوە بەندێکی ژەیە هەر نووسی ماڵە پیا و برسی نەبێ پیاوی چاک نابێ خۆش وە هەزانانی هەژار و برسی قەت لە بیر نابێ ڕاستە بژیت خۆی لە ڕاستیە پیا و برسی خۆی برسێتی بازجار خەڵک بازەکە زێ بەعیبی زانێ بەڕاستی شتێکی باشە خێر و بەرەکەتە پیا و پێی بگا بۆ لەبەرێک کە دوای فێری پیاوەتی تیابێت لێی جوانە بێت ڕاستە دەست خۆش بە هەر حاڵدەمی زۆر شت بڵەم و زۆر سەتان بێشن مەرەوە نەویست دەستە خۆش بێ و بەرنامەکەتان زۆر باشە و ئەو دادێش ئەو دایکەش کە باسەگەر بەڕاستی سەیری پیاوەتی و کابرایانە چی خستۆتەوە ئەوە کوڕی کوڕەکانیان هەر پیاوەتیەکەن چونکە لەو ژیانەوە دروست بوو زۆر ڕاستە بژیت کاکە ڕۆژگار جا پێشنیارێکی شمەیە بۆ بەڕست و کاکجەزاشت و هەمووشتان شتێکی جوانە بێ بیستم شتێک وەکو بۆکسەکە کە باسیەکە نەشتوانن شتێک دانن ئەوانەی لە ئەوروپان یعنی خێر ئەوە نەبێ زۆر بێ پێویست ناکە ینی لێرە شت هەیە تەلەفۆنەکەیت مانگانە مانگی $5 یا $10 ئیتر ئەمە زۆرە بێ کە زۆرە بێ شتێکی دیەکەێتەوە ینی شتێکی خراپ نییە بەڕاستی من هیوادارم ئەو شتە بکرێ مەرزنەی لای ئێمە بێ بە هاوڕیانمان لە دەروی وڵات بیکەن ئێمەش لێرە ئەیکەین یعنی هەموو ببینە گروپێ ببینە تیمێک بتوانین هیچ نەبێ مانگانە خزمەتی چەند کەسێکی فەقیر و هەژار و کەم دەرامەدی پێ بکەین زۆر زۆر شتێکی جوانە بێ و شتێکی باشە بێ بێ لەوەش ینی ئەشتوانی ئاساییە من شتێکەیە هیوادارم کەس عاجز نەبێت بە زۆر ئاسایە خەڵک خێرەکایەوێ پێی دەرکەوێ وە شتێکی بە دەردی و برادری پێشوو کەوتی کاکە کە بەرنامەیە شوێنێک شتێک پیشان نەیە دنیا ژوای لاتوە باوەڕە بێ بازێجار بەعزێ خێر بە شوێنی خۆی ناگا بەڕاستی یعنی بێ پیشانی بێ ئەوێ شتەکەوە تا و برادرە کە بە ڤیددیۆی کا شتێک ئەمە قەینە ئەڵەن ناوێت دەم و چای و دیار بێ با بە تۆ دانیشتوی لە ماڵەوە فلز ناکەی بە خێر و پێ و ئای بەوانی ژەڵێڵی میکەن مەخسەم لە بەعزێکەکە قسەی هی نەکات لەسەری بەس خەڵگەی خێرە خێر زۆرەکات ینی بەس ئاگای لێ نەبێت لە شتەکە چۆن بتوانێت خێرەکەی بکوانە بۆیە میشکاک ڕۆژگار ڕێک وایە ڕاستە بیش بۆیە دەڵم با گروپێک دروست بێت چەند کەسێک پێک بێ لێرە کە وتیان ماڵی فڵان کەس هەژارە کەم دەرامەدا ئەم گروپە بچن قەیچێکا با سەردانێ بکەن بەڵام ئەو سێ کەسە تێنەپەڕی هەنی وانە بێ بڵاو بێتەوە پەنجیان بۆ ڕاکێشتێ بڵێم ئەو ماڵە خێرمان پێکرد نا
سێ نەفەر بچن بارودۆخیان سیر بکە خۆی لە ڕاستی شاماڵی هەژاری ڕاستەقینەکە بە ڕاستی هەژار بێت باوەڕ و قەنەعات بێ قەت ناچێت لە شوێنە باسیکە من هەژاریم بینی وەزام چۆنە ڕاستە کاک ڕۆژگار بەڵام خۆمان لە دەر و دراوسێ لە کۆڵان لە گەڕک ئەبینین یعنی ئەبێ باسکرێ ببیستێتەوە باشترە چونکە کە باسی نەکرد کەس ناتوانێت یارمەتی بەەوە هیچ بە برسێتیە مێنێتەوە جار وەکوتی هەژاری شتێکی عیبەنیە با ڕاستیشێ پێ بڵم باوەڕێ بێ زۆربەی هەژارەکانیش خۆیان وا لە خۆیان ئەگەر تۆ کابراایەکی بتێ هەژار نەبی هەژار نابێخات بۆ لەبەرەوەی کە پەیوەندی بە هەموو کەسێکەوە ببڕە پارە و خۆش بێ 24 سعاتیش قەت برسی نابی تێکەی عنیەوە شتێک نییە بەس هەژاری ئەوەیە لە پیاوەتی و دڵپاچی و باشییانە زۆر جارکە هەژارە بن ڕاستە بژی کاکە ڕۆژگار تێگەی بە قوربان باستان زۆر نێشێن وشە و شار دەستان خۆش بێ و چای بینەرانی چاوەکەم سپاس بۆ تۆ کاک ڕۆژگاری خۆشی سپاس بۆ بەشداریکردن هیوادارم تۆش سەرکەوتوبی و زۆر سپاس دەکەم کە هاوکارمانی ڕێنەنیمان دەکەی پێشنیارمانەیتەوە گەورەی جەنابتە و ئێمەش گەورەبین پێی زۆر سپاس هەمیشە وتومە بەڕخنە بە پێشنیارەکان ئێمە پێی گەورە ئەبین هیوادارم هەموو خۆشەویستان هەم ڕخنەمان لێ بگرن هەم پێشنیاریشمان بنێ ئەمە بۆ چاکردنی بەرنامەکەی خۆتانە بۆیە ئێمە پێی دڵخۆش دەبین چای هەموو تامازەکەم خۆشەویستان بەو هیوام کە هەمومان هەر کەسە و بەپێی توانای خۆی بتوانێ ئەگەر کەمیش بێت جارجارێک بتوانێت هاوکاری کەسێک کاکە بەڕاستی پێویستی پێیەتی بەڕاستی هەژارە وەکو کاگە ڕۆژگار و هەندێک کەسەیە خۆی خۆی هەژار دەکات بەڵام بەداخەوە مەسەڵەن یەکی وەک ئەو خوشکە ئارزووی کە بەسەراتەکەمان خوێندەوە ئەمە بەسەرهاتی ژیانی ئەو بوو هیچ دەسەڵاتی کشینەوە و هەوڵی خۆشیدا ئەڵێ لە قەراخ جاردەکاندا ئانیشتم توور و سەوزەم ئەفرۆشت هەوڵی خۆیدا بەڵام ئەمە بەڕاستی کەسابەتێکی وانێ کە خۆی و کرێخان و 5 منداڵی پێ بەخێو بکرێ ئەمە تاوانی خۆی نەبوو هیوادارم ئێمە چاومان لەو کەسانە بێ کە بەو شوازە لیان دەقەومێ بە 5 منداڵەوە بە 2 منداڵەوە بێوەژن ئەکەوێ کرێچیە بێخانوە یا پیاوی شەیە پیاویشمانەیە کە مندامە بەڕاستی ڕەنگ بێ نەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین کار نتوانێت کار و کەسابەت کات چاوێکشمان لەو خۆشەویستانش بێ بتوانین دەست یارمەتیان بۆ درێژکەین کاک نەهرۆ عەباس نونە گیان دڵشاد عومەر کاک جەزای خۆشەویست کاک هێمن چوارباغی کاک موعید بێچارە کاک حەمید ئەنوەر سۆماخان کورد نیوز من سپاسی هەمووتان دەکەم کاکە ڕایی لە ئەڵمانیا ئەم خۆشەویستانە بەردەوام لە کۆمنت پاڵپشتی بەرنامەکەمان و خۆشیان لە نێوان خۆیانە کۆمنت دەگۆڕنەوە هەر سپاسیان دەکەم ئەمە گەورەترین پاڵپشتیە بۆ ئێمە سپاس بۆ هەموو لایکەکانتان و سپاس بۆ هەموو مشارەکەکردنەکانتان مشارەکەی زۆرمان هەیە سپاسان دەکەم هیوادارم پەیوەندی تەلەفۆنیەکانیشمان هەروە بەردەوام زۆر بێ و کۆمنتەکانیش هەر بەو شێوازە هەر زۆر بێ سپاسی هەر هەمووتان دەکەم بەو شێوازە هەمیشە پاڵپشتی ئەمان خۆشەویستان وردەوردا ئیتر کاتیەوە هاتۆ جارێکی تر ماڵاوایتان لێ بکەین هەرچەندە ماڵاوایی سەختە بەڵام پێتان دەڵێم ئاواتی دڵی ئێمە ستافی بەرنامەی بێدارانی شەو سەرجەم کارمەندانی ڕادیۆی گەڕیان خۆشی و سەرکەوتنی ئێوەیە هیوادارین ژیانتان هەمیشە پڕبێ لە شیرینی و لە خۆشی و لە پێکەنین جارێکی تر پێتان دەڵێم تا شەوێکی تر بەیەک دەگەینەوە ئاواتی خۆشی و خۆشەویستی و ژیانێکی پڕ لە شیرینی بۆ ئێوە خۆشەویست دەخوازین بەناوی کاک داوانەوە لە بەشی کۆنتڕۆڵ بەناوی کاک زەعفەرەوە لە پشتی کامێرا و بەناوی براتان ئیدریس پێتان دەڵێم شەوتان شاد و هەموو کاتێکتان پڕبێ لە کامەرانی شەو شاد